یەکێک لە پرسە گرنگەکانی کۆمەڵگا پرسی خێزان و پەروەردەیە کە بە دیاریکراویش شێوازی پەروەردەی منداڵە لە قۆناغێکی گرنگدا کە بە قۆناغی نەوجەوانی یاخود هەرزەکاری ناسراوە. پسپۆڕانی تایبەت بەم بوارە هەرزەکاری بە قۆناغێکی هەستیار و مەترسیدار و گرنگ پێناسە دەکەن. بە وردی و گرنگیەوە باس لە گۆڕانکاریەکان دەکەن کە هەرزەکار لەم قۆناغەدا پێیدا تێدەپەڕێت. کێشەکانی باوان لەم قۆناغەدا لەگەڵ کچان و کوڕانی هەرزەکار سەرهەڵەدەن. گومان لەوەدانە کە گۆڕانکاری بۆ هەردوو ڕەگەز جیاوازە و کۆمەڵێک تایبەتمەندی خۆی هەیە. بە دیاریکراویش لە ناو کۆمەڵگای کوردیدا زیاترینی چاوەکان و پەروەردەی تایبەت بۆ ڕەگەزی مێینەیە. سڵاوتان لەبێتۆن کاتتان باش بە خۆشحاڵی لە پرۆگرامێکی دیکەی پرس و چارەسەر جارێکی تر لە خزمەتانم. هەڵبەتە لەم پرۆگرامەدا باس لە باڵغبوونی کچان و کوڕان دەکەین. لە تەوریەکەمی بەرنامەکەدا باس لە باڵغبوونی کچان دەکەین بە ئامادەبوونی دکتۆرە ئامانج ڕەحیم زەنگەنە پسپۆڕ لە بواری ژنان و مناڵبوون و چاندنی بلووری. دکتۆرە سڵاوی لێبێ سواسی ئامادەبوون تەکەم. گەر سەرتا پێناسێک بچوو بکەین بۆ باڵغبوونی کچان لە چ دۆخێکدا ڕوئەداوە پێویستە کات لە ڕۆزانستیەکەەوە چ تەمەنێکی ستاندارد هەبێ بۆ باڵغبوون؟ باڵغبوون خۆی لە تەمەنیەکایە ڕێنجێکی هەیە بۆ کچان لە 11ەوە ئێمە پێی ناڵێن پێش باڵغبوون لە 11ەوە هەتاکو 15 ئەو ماوەیە باڵغبوون ئەبێ دایکی ئەو کچە ئاگادار بێت کە لە چ تەمەنیەکە ئەیبێت و لە کەوتە سەر عائیلە هەیە هەر خۆیان بە تەبیعەت دوای چواردەوا بن بازێکی هەیە تر لە یانزەدەوە کە ئەکەوێتە دەش زۆر خراپ نییە. بەزێ بێ مەشە حسابێکی بۆ بکەیم زانین بۆچی پێشوەختی خۆی بووە ئایا پێش ئەو وەختە ئەو کچە مناڵە لە چ تەمەنێکە کچێکە بینی بچووکە سنگی پێیەکە مو زۆر پێیەکە مۆکە لە چەند شوێنێکە کە دیارە بێت دایکەکە ئاگدارە بێ بەستر لە 9 بەرەو خوارەوە لە 5 بۆ 9 بازە جارێ ئێمە هەمان بۆ نەخۆش کە باڵغبوونی هەبووەوە وەزایکی باش نییە بێ زوو فاسی هۆرمۆناتی بۆ بکرێ و ئەو مناڵە بێت چەند عیلاجێکە وەرگێ بە تایبەتی دەرزیەکە بۆی تەسیر نەکە لە گرۆت هۆرمۆنی ینی گەورەبوونی مناڵەکە و باڵای و ئەگەر ئەو هۆرمۆنە زیاد بوو زووتر شوێنی جونگەکانی قایم ئەبێتەوان و درێژبوونی مناڵەکە کەمە بێتەوە ئەوانە چارەسەری هەیە. ئەتر ئەبێ ئەگەر لە 12ەوە ئێمە گەشتینە تا 16ش باڵغبوونی نەبوو ئەو دایکە بێن و کچەکەی بەعجەل بگەینتە لای دکتۆر چکە بازش تێکە عیلاجەکەی بازش تێکیش کە لە دەست دەرەچێ ئەتر عیلاجی نییە. ئەگەر خۆی ڕاوەستا لە 11 ساڵێک نەبوو سۆنەڕشتی بۆ کرد کێشی نەبوو ئەتوانێ وەرزی بێنە بەس ئەگە زوو مانگی 2-3 جار عادە بوو ئەوە خراپە. باشە دکتۆرە هەیە لە تەمەنی خۆی با بڵێن بچووکترە لە خوار تەمەنی 10 ساڵە یاخود 10 ساڵە بەڵام سەرێکی کێش و باڵاکی تەواو کاملی هەیە یاخود ناڕێکێک لە جۆری سنگیا هەیە لە ڕووی با بڵێن کێشی سنگیەوە لەم حاڵەتە پێویستەکە جارێکی تر ڕێنمایی دکتۆر وەربگرێت؟ ئەتوانێت ڕێنمایی وەرگێ بۆ چەند هۆرمۆنێکە گەزییا بێ لە حەدی خۆی بۆیەکە بەس ئەوەی کە باڵاشتی بەرزبێەوە هەموو عیلەکەی وانە تربێنی عیلە هەیە هەمویان قەبە و زلن عیلەشەی وردن عیلە هەیە درەنگ ئەبێ کچیان ئایلە هەیە زوو ئەبێ کچیان یعنی هەمان بووە هاتووە ئەمری 13 ساڵ بۆ دراوە بە شوو واتەزانانی ئەمری 25 ساڵە شێوازی هینەکەی وابووە. بابەتی کێش و خۆراک چۆن کاریگەری دەکەنە سەر گۆڕانکاریەکانی باڵغبوون و ئەرکی خێزان و باوان بە تایبەت دایکان لەم قۆناغەدا دەکرێت چۆن بێت؟ خۆی دایکەکە بێ بزانێ ئەجا ئێستا کچی ئێمە و مناڵی ئێمە هەموو بەس خواردن و مۆبایلە یا بەس خواردن و لەپتۆپە یا خواردن و تەلڤیزیۆنە لەبەر قەت جوڵی نییە ئەوەی کە ئەشی خوا زۆریا چپسە یا بیبسیە ئەو شتانی کە زۆر خراپە یا فاستفودە ئەوانە هەمووی قەڵەو بکات بە دایکەکە ڕایبینێ لەسەرەوەکە کە هەر زۆر دانیش و سەی تەلڤیزیۆنەکە ئەو خواردن ناتەندروستانە نەخوات خاصن لە بینی وەجبەکانە. پزیشکەکە بەم جۆرە باسی قۆناغی باڵغبوونی کچان و گۆڕانکاریەکان و کاریگەریەکان دەکات کە ئایا گۆڕانکاریەکان چۆن دروست دەبن و چۆن کاریگەری دروست دەکەن. خوێنکەی پاک بووە خوێن خۆی شوێنی گەشی پێدانی بەکتریایە یاڵە وەڵی کە خۆشت عادەکەی ڕاوسەوە خۆمەشەوە خەتەراشتی وانە پاک و تەمیزی و خۆشتن بە تایبەتی ئەو منتەقەیە وێ پاک بێت و سانتی ئەوی کە بەکارهێنێ ئەوەی پاکی بۆ دانی کچەکە مناڵەکە فێرکی کە چۆن ئاگای لە خۆی بێ تووشی هیچ کێشەیە بەکارهێنانی غوسول تایبەت لەو کاتەیە هیچ کێشەیەک بۆ سوڕێژەکان نەدەستێنە هەر ئەوی تایبەتیشە توای سابوونی ئەتیادی بەکاربێنێ ئەگەر غەسوولیش نەبێت.
گۆڕانکاریەکانی قۆناغی هەرزەکاری لای ڕەگەزی نێرینە کۆمەڵێک تایبەتمەندی دیاریکراوی هەیە لە ڕووی جەستەی و دەرونیەوە پسپۆڕێکی دەرونی بەم جۆرە باسی لێوە دەکات. باڵغبوون بە شێوەیەکی گشتی بریتە لە توانای ئەوەی کە ئینسان بتوانێت وەچە بخاتەوە چ لای کچ چ لای کوڕ بتوانێت بەمانای کەلیمە واتە زانستیەکەی سپێرم دروست بکات و کچیش بتوانێت منداڵانی ئامادە بێ بۆ ئەوەی کە مناڵ وەربگرێت وە لای ئێمەش تقریبان دیاری کراوە بۆ باڵغبوونی کوڕان تقریبان لە تەمەنی 11 بۆ 12 تا 13 سەرەتای باڵغبوونی کوڕانە بن. باشە لەم تەمەنەیە ئەگەر حاڵەتی باڵغبوونەکە دواکەوت دایک و باوک چۆن ئاگاداریم حاڵەتە بێت چونکە بزانین پەیوەندیەکانی کەش لەگەڵ خێزانەکەی پتەوترە تاوەکو کوڕ چۆن ئاگاداریم حاڵەتە بن دایک و باوک. کۆمەڵی گۆڕانکاری هەیە گۆڕانکاری یەکەمی پێوترێت گۆڕانکاری جنسی یەکەمی پێوترێت کۆمەڵی گۆڕانکاری تر هەیە کە گۆڕانکاری جنسی دووەمی پێوتێ ئەم گۆڕانکاریانە لەسەر جەستەی با بڵێن هەرزەکارەکە لەسەر جەستەی مێر مناڵەکە دەرەکەون و بە ئاشکرا دیارن یەکێک لەوانە بۆ نمونە ئەو کەسەوەکو پێشووتر ئاماژەمان پێدات ئەوەی کە خۆمان خەوبینینی پێڵن یا احتلامی پێوترێت خەوی جنسی و سێکسیە بینێت یا توانای جنسی لای سەر هەڵەیە دێشێکی کە لە گۆڕانکاریەکان ئەوەیە وەکوتم کۆمەڵی گۆڕانکاری سانەوی هەیە وەکو گۆڕینی نەبەراتی سەوتی چ لای کچ لای کوڕ لای کوڕ گەڕە بێت و لای کچ تیژە بێت یەکێکی کە لە گۆڕانکاریەکانەوەی کە مو لە هەنێک بەشی لە شادەرەکەوێت بە سەر و چاویشەوە ئەمانە ئەکرێت کۆمەڵی گۆڕانکاری بنجا زیابوونی باڵا ینی زیابوونی باڵا یەکێک لە مەرحەلە یا لە قۆناغەکانی گەشەی خێرا لای مرۆڤ لە قۆناغی باڵغبوون هەیە لە باڵغ ئێمە دوو قۆناغی گەشەی خێرامان هەیە یەکیان لەو ساتەیە کە لەسکی دایشایەتی گۆرپەلەی پێوتێ ئەوتریان ئەوەی کە قۆناغی گەشەی خێرای پێوترێت لە قۆناغی باڵغبوون هەیە ئەگەر ئەمانەمان بینی لە مناڵەکە دلیل لەسەرەوەی کە ئەگەر پێشکەوت بوو بۆ نمونە لە 10 ساڵی 11 ساڵیا دەرکەوت بوو دلیل لەسەرەوەی کە باڵغبوونی پێشکەوتەوە بە پێچوانەوە هەیە دواکەوە دەتێت ئەچێتە 14 و 15 لەواشێت تاخیرتریش بێ بەڵام بەگشتی ئەتوانین بڵێن لەو ڕێوە ئەتوانین جگە لەوەی کە کۆمەڵێک ئاماژە هەیە مناڵەکە لە هەرزەکارەکە لە ڕووی عاتفی و معاملەوە لەگەڵ کەس و کار و دایک و باوکە یەکێک لە ئاماژەکان ئەوەیە کە با بڵێن ئەحساسی بۆ جنسی دووەم بۆ ڕەگەزی دووەم بۆ دروستە بێت بۆ نمونە کوڕ بێت ئەگەر ئەحساسی بۆ کچ بۆ دروستە بێت و باس لەو دەستەواژانە و ئەو دەسەواژە و دەربڕینانایە بە دەسەوە کە بۆنی ئەویان دێت بەرامبەر ڕەگەزی دووەم جوڵاوە بڵێ. گۆڕانکاریەکان با بڵێن خێرا و جۆرێکە لە تایبەتمەندی بۆ شەخصەکە بۆ نەوجەوانەکە لەم حاڵەتەیە دایک یاخود باوک چۆن لە ڕووی دەرونیەوە کچەکە یاخود کوڕەکە ئامادەکە بە تایبەتی کە لەم تەوەرە باسی کوڕانەکەی ئەزانی خۆی مەسەلەی ئامادەکردنی ئەو کەسانی کە چنە قۆناغی باڵغبوونەوە بۆ مەرحەلەکە و بۆ مەرحەلەی دواتریش کە قۆناغی پێگەشتنی پێوترێت بە تەنها لە ئەسوی دایک و باوکانیە لێ کاتاوەنیە بڵێن مەسەرن بۆ نمونە پێگەیاندنی کچ تاپۆکراوە لەسەر دایکوەهی کوڕ تاپۆکراوە لەسەر باوک کوڕ ئەکرێت بۆن من لە هەڵنی شوێنە پێویستی بەدایکی بێت کە ڕێنماییکە لە هەنێ شوێنە پێویستی بەدایکی بێت کە حقیقەتی لەبارەی ئەو قۆناغەوە پێ بڵێن لە هەنێ شوێنە پێویستی بەدایکی بێت کە ڕێنمایی کا بەڵام لە هەنێ شوێنی کەشا پێویستی بە باوچێتی و لە هەنێ شوێنە پێویستی بە هەردووچان کەواتە ئێمە ئەبێ دایکەکە خۆی ئەزانێت مەسەرن یا هەنێک شت هەیە پەیوەستە بە دایکەوە کە کوڕەکەی بۆ ڕێنمایی کا بە تایبەتی و کوڕانی کە لەگەڵ بزێمە باسی کوڕەکەن و کوڕانی کە لەگەڵ دایکیانە زیاتر کراون لەواشە بە ئاشکرا ئەو باسی مەسایلی دڵداری و مەسایلی کێشە سۆزارەکانی خۆی لا بکات تر لێرەوە کاتێک کە ئەم شتانە بۆ دایکی باسەکات و کاتێک کە ئەم لە زمانە ئەیا بەدەسەوە باشتر وایە کە مادەم ئەو لەگەڵ دایکیا کراوەترە ئەوەی کە پەیوەستە بە دایکەوە دایکەکە مڕعاتی معلوماتی باتێ و زانیاری باتێ طبعاً مەبەسمان لە زانیاری دروستە و ئەوی کەی کە پەیوەندی بۆ نیە باوکەکە دایکەکە باوکەکە ڕێنمایی کاکە سێخە و متمانە لە بینی خۆی کوڕەکەی پیاکە بۆ کێشەکە لەوە ئینسان کە گەشتە قۆناغی هەرزەکاری بە تایبەتی لە بیدایەتی قۆناغی هەرزەکاریە نمونەی باڵا محاولەی دۆزینەوەی نمونەی باڵاکە لە دەرەوەی ماڵەوە ینی مشکلەکە لەوایە ئەمجا حتا ئێمە مەرحەلەیەکمان هەیە مەرحەلەی پەرستنی هاوڕێی پێوترێت کێشەکە ئەوەیە بە تەبیعەت و بە سروشت ئەو ئینسانەکە گەشتە قۆناغی هەرزەکاری حەز یەکێک لەو خولیا و حەزانەی کە بۆی دروستە بە یەکێک لە پێداویستەکانی پێداویستی سەربەخۆبوون لە دایک و سەربەخۆبوون لە باوک
ئەم سەربەخۆبوونە وای لێ کات کە وەکوتم بە دوان نمونەی کەسی کەسانی ترا بگەڕێ لە کۆمەلگای ترەگەر ئەکرێ و کەسانە کەسێکی سیاسی بن کەسێکی ئاینی بنەکرێت ڕەفیق و برادەرێک بن. مشکلەکە لەوایە بەرەبەرەیتر لەو قۆناغەوە کەسەکە خۆی محاولاکات بە تەبیعەتی حاڵ لەژێر سڵتە و دەسەڵاتی دایک و باوک بێتە دەرەوە بجۆزێتەوە لە ماڵەوە بجۆزێتەوە بۆ دەرەوە. ئەکرێت باوک یا دایک لینچێکی بەهێزیان لەگەڵ هەرزەکارە هەبێت بەس ناکرێت خۆیان فەرزکەن وەکو تاکە سەرچاوی وەرگرتنی معلومات و زانیاری و ڕێبەدەری هەرزەکار. بەڵام تۆ چەند بتانی سێقە و متمانەوەکو دایچێک لە بینی خۆت و کوڕەکە تا دروستکە یاوەکو باوچێک لەگەڵ لە بینی خۆت و کوڕەکە تا دروستکەی ئەو نەئەکرێت کوڕەکە لەگەڵ پاکراوە بێ بۆن من لە کاتێکا کە ڕەفیقەگرن لە کاتێکا کە معجبە بێت بە کەسێکیکە لە دەرەوە لە کاتێکا کە ڕێڕەوێکی دیاریکراو هەڵەبژێرێت لە کاتێکا کە هیوایەتێک چالاکیەک چوزانم پەیوەسە بێت بە نادیەکی وەرزشکردن یا سەقافیەوە کە هاتەوە ماڵەوە بۆ تەجارەتەوە تۆ توانی لێرا ڕێنمایی دروستی بکەی وەگەرنا ئەگەر بمانێ مناڵەکە بە تاوی لەژێر دەسی یا با بڵێن مەرحەلەی هەرزەکاری یەکێکە لەو مەرحەلانەی کە ڕۆڵی دایک و باوک لە ڕێنماییکردنی هەرزەکارە تایەکەمە بێتەوە ڕۆڵی دەستگا و یا کەسانی تر و خەڵکانی تر لە دەرەوەی خێزان زیاکە. ئەکرێت وەکوتم لەو ڕۆ کە متمانە پێیاکە شتەکان بخاتە بەردەستی دایک و باوکی ئیسفادەی لێ بکرێ بەڵام جاریش کە تاکی دەکەم و ناکرێت ئەوان سەرچاوی یا سەرچاوی سەرەکی بابڵێن گەشەکردن و زانیاری ژیانی هەرزەکار و کەسی بالەخۆن. سپاس بۆ جەنابێت دکتۆر، سپاس بۆ تاوی زانیاریەکانە. بینەرانی بەڕێز بە هیوام سودێکمان بە ئێوەش گەیان دەبێت تا پرۆگرامی ئایندا شاد و بەختەوەر.